ئازارەکەی زۆرە بێت، نەخۆش ناتوانێت توانای ئیشپێکردنی نییە. جومگەیشان وەکو جومگەی حەوز و جومگەی ئەژنۆیەکێ لە جومگە گەورەکانی لاشەیە و جومگەیەکی زۆر جوڵاوە، بۆیە زۆر جار تووشی نەخۆشی ئەبێت. یەکێک لەو نەخۆشانە داخورانە یاخۆت ئەوەی کە پێوترێت سەوەفان. سەوەفانیش بخۆی دەرەجەی هەیە، بەپێی دەرەجەکان چارەسەرەکان ئەگۆڕێت. لە نێحاڵەتە بە وەرزش، بە خۆپارێزی، بە دەرمان بەکارهێنان و ئازارشێن چارەسەرە بێت. لە نێحاڵەتە لەوانەیە پێویست کات دەرزی بکەین بۆ ناوشانەکە. بەڵام لە هەند نێحاڵەتان سەوەفانەکە یاخود داخورانەکە ئەوەندە زۆرە جومگەکە ئیتر ئازارەکەی زۆرە بێت، نەخۆش ناتوانێت توانای ئیشپێکردنی نییە، بۆیە ناچار پێویست بە گۆڕینی جومگەی شان ئەکات. گۆڕینی جومگەی شانی چەند جۆرێکی هەیە، بەپێی تەمەن، بەپێی شێوازی نەخۆشیەکە، بەپێی دەرەجەی نەخۆشیەکە ئەگۆڕێت. خۆشبەختانە تاوەری تەندروستی سمارت لە ئێستادا ئەو نەشتەرگەری ئەنجامە دێت و ڕێژەیەکی سەرکەوتنی باشیشی هەیە. سمارت وەرچەرخانە.